بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزانم هم عسري دوشما من خدمة كتابي نابي مختصر منهاج القاصدين أبين كجيشون تبشيت شوارم لم كتابة باسي منجياتك أوشتانيك بروخواتبا تشين أوانيك رزقارت أكن منجيات بمعنى رزقار كار. یەکەم دانە ئیمامی غەزالی باسی تەوبەی کرد، دواتر باسی سەبری کرد، اینجا باسی شکری کرد. لە باسی شکرە دەرسێکمان گوزەران فەضیلەت و گەورەی شکر. ئیمامی غەزالی ئێمە ڕاگل لەسەر سفرەکانمان پارچەیە نانی بچووکمان لێ کردەوە، سەیرمان کرد، گەنمەکانیمان ژمارد، لەکوێوە چۆن ئەم گەنمە بوو بە نان و چۆن ئینسان ئەیخوات و چۆن لە ئینسان دەرەچێت بە تەفسیل لە خزمەتیا بوو. دواتر هاتینە سەر ئەوەی خوای گەورە تەوزیعی هەموو نعمەتەکانی خۆی کردو لەسەر زەویە. هەندێکیان غەذای ئینسان کە ئینسان بەهۆیەوە ئەژی و ژیان بەسەر ئەبا، هەندێکیان بریتین لە دەوا بۆ ئینسان، هەندێکیان بریتین لە بەروبووم بۆ ئینسان، فەواکێ. هەموو ئەمانەمان باس کرد و نعمەتە گەورانەی خوا جەل جەلالوهو کە ئەم کەون و کائیناتەی لە پێناوی مرۆڤ دروست کردووە. ئەو خۆرە گەورەی کە تۆ ئەیبینی، ئەو هەسارە زۆرانەی کە تۆ ئەیان بینی، ئەو مانگە جوانەی کە تۆ ئەیبینی، هەر هەمووی لە پێناوی مرۆڤایە و مرۆڤیش لە پێناوی عیبادەتایە. اینجا ئیمام ئەفەرمێ وەعلەم لە دوای ئەمانە ئەفەرمێ دەی بزانە أن ما من عبد إلا إذا أمعن النظر رأى من نعم الله نعما كثيرة لا يشاركه فيها عموم الناس. ئەفەرمێ هەر کەسێک چاوەکانی تند سەیری نعمەتەکانی سەر لاشەی خۆی کە ئەوەندە نعمەت ئەبینێ کە هیچ کەس نیەتی ئەو نعمەتە ئیلا ئەم نەبێ، خۆی گەورەشتی وای پێ عەتا کردووە. بەڵکو هەندێک جار هەندێک نعمەت ئەبینێ کە لە غەیری ئەویشە هەیە، بۆ نمونە نعمەتی عەقڵ. هەموو سوبحان الله ئەمە عەزەمەتی خوایە، هەموو ئینسانێ بە عەقڵی خۆی ڕازی، هیچ کەسێک نەبێ عەقڵی خۆی ڕازی نەبێ، پێی وابێ عەقڵی بچووکە عەقڵی کەمە. طبعا مەریکە لە حکمەتەکانی خوا جەل جەلالوهو کە هەموو ئینسانێ بە بەشی عەقڵی خۆی ڕازیە. ئەفەرمێ هیچ عەبدێک نییە ئیلا ڕازیە بەوەی کە خوای گەورە بەشی داوە لە بشکی عەقڵە، بەڵکو هەموو کەس پێی وایە عاقڵترین کەسی سەرزەوی خۆیەتی. زۆر کەم هەیە ئینسان لە دوعایە بڵێ خوای عاقڵم کەی، خوای عەقڵم زیاد کەی، خوای عەقڵم بدەی، چونکە پێی وایە خۆی کامڵە لە عەقڵ. بۆیە نەزەریەیەک هەیە لە مەسەلەی علمی مەنتیقە. طبعا زانستی مەنتیق، زانستی لۆژیک، ئەو زانستەیە کە زانایان دایان نا کۆمەڵە یاسا بۆی عەقڵی ئینسان غەڵەت نەکە. ئیمامی ئیبن خەلدون بڕوای بەو عەقڵە نییە، بەو یاسانەی عەقڵ نییە لە مەنتیقە. ئەفەرمێ هەموو عەقڵێک ئازادە و هیچ عەقڵێک پێوەری عەقڵێکی تری ناوێ، هەموو عەقڵێک خۆی بۆ خۆی ئەبێ یاسای مەنتیق بۆ خۆی دابنێ. ئەفەرمێ عەقڵ ناتوانێ یاسا بۆ عەقڵ دابنێ، و فکری ئیمامی ئیبن خەلدون. بە هەر حاڵ هەر کەسێک ببینی سوبحان الله مناڵێ ببینە خۆی بە عەقڵتر ئەزانێ. خۆ ئەگەر ئاوها نەبووە ئینسان خۆی بە نەقز بزانێ قیادەیەتی پێ نەئەکرا، خۆی گەورە ئاوای تەقسیم کردووە، هەموو ئینسانێ بە پشکی عەقڵی خۆی زۆر زۆر ڕازیە. ئەفەرمێ مادام اعتقادی ئینسان ئاوایە کە عەقڵی کامڵە کەوابوو لە هەموو شتێک زیاتر شکری لەسەر کابێ، شکری خوا بکە لەسەر عەقڵ. واجبێکی زۆر گەورەیە لەسەری شکری خوا کە لەسەرەوەی کە خوای گەورە عەقڵی پێ عەتا کرد. بڕواکەن حتا ئەو ئینسانی کە شێتە بێ پێی وانێ عەقڵی نوقسانە، پێی وایە ئەویش عەقڵی کامڵ و متەکاملە، خەڵک لەو تێ ناگەن. طبعا وجد المەجانین هەیە، کتێبی صفەت الصەفوە بەشێکی بریتیە لە عەقڵی شێتەکان، چونکە ئێمە قەناعەتمان وایە اختلالی عەقڵی لە ئینسانە ممکنە لە معلوماتی ئینسانە دروست بێت، لە مێشک و زیهنی ئینسانە شێتی دروست بێ، نەک لە خودی دڵیا دروست بێ کە مەلیکی ئینسانە. بۆیە جاری وایە شێتێک ئەبینی قسەی زۆر عاقڵانە ئەکا، ماوەسای خاڵ لە ناڵەی دەروونە بابەتێکی جوان نووسیوە، ژیری شێتان و شێتی ژیران. پیاوێکی کامڵی عەقڵە بینی کارێکەکە لە کاری شێتانە چێ، شێتێکە بینی لەسەر ئەو جادەیە کارێکەکە بە زۆر عاقڵ ناکرێ، یا قسەیەک ئەکا بە زۆر عاقڵ ناکرێ. حتى شێتەکانیش بە عەقڵی خۆیان ڕازی.
بەو پشکێک کە خوای گەورە پێ عەتا کردوون پێ ڕازین مناڵێک ئافرەتێک پیاوێک پیرێک لاوێک هەمووی پێ وایە عەقڵترین هەموو ساڵێکی ئینسان پێ وایە کامڵتر بۆ سوبحان الله هەموو ئینسان هەموو ساڵە سەیری ساڵی پێشوویەکە ئەڵێ ئەم ساڵ زۆر باشترە عەقڵم جارێک دۆستێک کرد باسی خوتبە ئەوانەمانە کرد وتی بڕواکەن وتیەوە من نزیکەی 40 ساڵە خوتبە ئەدەم ئەوانە وتی ئێستا خەریکە باڵغە بم لە خوتبە زۆر قسەیان کرد جەماعەت من هیچ قسەم نەکردووە وتیان بەخوارە بێ قسەیە بکەی بەخوا من قەناعەتم وایە هێشتا باڵغ نەبووە چکە مەسەلەی کەماڵی عەقڵ وەها نییە یعنی پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام کاملن هو زۆری تریش کامل ئەبن بەس هەموو ساڵێک ئینسان سوبحان الله ساڵی پێشووی خۆی بە کەم تەرخەم ئەزانێ پێی وایە دەرەجاتی عەقڵی کەم بووە بۆیە هەموو ئەو کارانەی کە ئینسان لە ژیانە ئەیکا لە چل بەدواوە تەغییرێکی زۆر گەورە لە ئینسانە دروسە بێت پێی وایە زۆرێک لە کارەکانی پێشووی کەم بوون هەندێکە فەرموون هەندێک کەسێ لە چلە ئەو حاڵەتی بۆ لە 50 بۆی دروسە بێت لە 45 بۆی دروسە بێت ئەو حاڵەتی کە سەیری کارەکانی پێشووی ئەکا بەزەی بەخۆیەتەوە سەیری ڕەحمی خوا کە باشەکە ڕەحمی خوا نەبووە لەو هەموو هەڵەیە کردم بیپاراستمای خۆ ئێستا من هیچ نەبووم من زوو تەواو بووم بەڵام خوا ستری خوا گەورەی خوا حفظی خوا ئینسان ئەپارێزی بۆیە مەسائلی نعمەتی عەقڵ یەکێکە لە نعمەتە شاراوەکان کە هەمومان هەمانە بەڵام لەگەڵ ئەوەی کە هەمومان هەمانە زۆر کەم هەست ئەکەین بەوەی کە سوپاسی خواکەین و لەبەرەوەی کەماڵیش هەست پێ ئەکەین دوعا ناکەین قەت داوای عەقڵ ناکەین بڵێن خوای عەقڵمان زیاد کە لە هەموو شتێ زیاتر پێویستمان پێیە داواکەین خوای عەقڵمان کامڵ کە دەی قەت ئەم دوعایە ناکەین ناتوانین ئەم دوعایە بکەین چونکە پێمان وایە عەقڵ هەر یەکێک پێی وایە عەقڵی خۆی کامڵە اینجا سبحان الله هەر لەم ڕۆژەوەی ئینسان بۆیە هەمیشە سەیرەکە عیبی خەڵک هەموو ئەبینێ بەس عیبی خۆی نابینێ ئەبەد خوای گەورە ئاوای کردووە کە ئەخلاقی خەڵک ئەبینەوە ذەمی ئەکا وا هەستەکە ئەم خۆی ئەو غەڵەتانە هیچ کامی نییە دێ وەڵاهی ئەبێت لەسەر ئەم شێوازەی کە خوا ئینسانی خەڵق کردووە کە خۆی بەبێ عیب ئەبینێ ئەبێ ئینسان سوپاسی خوا بکە جەل جەلالوه چونکە ئەگەر ئینسان خۆی بە عیبدار بینی هەمیشە ئەوانە هەڕووی نییە قسە بکە هەڕووی نییە لە مەجلیسە ئەو بکە هەندی حاڵاتی نەفسی هەیە بۆ ئینسان دروسە بێ پێی وایە خەڵک پێ ئەکەن پێی وایە خەڵک گاڵتەی پێ ئەکەن وهاش نییە لە حەقیقەتە بەس ئەم حاڵەتی بۆ دروسە بێ سەرەکەی گۆشەگیرە بێ لە سوچێکە ئیتر نەئەتوانە هەڵسێن نەئەتوانە بگەڕێن نەئەتوانە تێکەڵی خەڵک کە پێی وایە هەمیشە کەمە بەڵام ئەم حاڵەتی کە خوای گەورە دروستی کردووە لە ئینسانە کە پێی وایە خۆی کامڵە هەر خودی ئەمە ئینسان ئەبێ سوپاسی خوای گەورەی لەسەر بکە ئینسان پێی وایە ئەم باشترین خەڵقە خوا هەموو عالەمی ئیبتیلا کردو ئەم نەبێ اینجا هیچ ئینسانێک نییە کە نهێنیەکانی دڵی خۆی هەموو ئەزانێ بەباشی بەس خۆی ئەیزانێ کەس ناتوانێت دەرکی پێ بکە ئەمەش فەزلێکی زۆر گەورەیە تۆ بیرکەنەوە ئەگەر خەیاڵمان خەڵکی ببینێ چیمان لێ هات طبعا هەندێک عیوبی ئینسان هەیە خوای گەورە زۆر بە عەجیبی شاردوێتیەوە ئیمام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بیرکەرەوە خوای گەورە داوێنی ئینسانی لە بینی هەردوو ڕانیا دروست کردووە بۆی عیبەکانی بشارێتەوە ئەڵێ بیرکەرەوە ئەگەر داوێنت لە نێوچەوان تا بووە زۆر مەجلیس هەبوو ڕووی ئەو مەجلیسە نەبوو هەر زوو فەسح بووی حیاتە چوو ئەفەرمێ ئەمانە هەمووی نیعەمی خوان جەل جەلالوه کە بەسەر ئینسانەوە کە خوای گەورە سەتری کردووە دەی ئینسان بەس خۆی ئەناسێ خۆ ئەگەر خەڵکی هەمووی وەکو یەکتری چۆن ئینسان خۆی ئەناسێ ئەوە خەڵک بیناسێ کێ سەلامی لە کێ ئەکرد شەڕەکانی هەموو ئینسانیەت بزانی هەر ئینسانە شەڕەکانی بزانی ناتوانانی سەلامیش لێ بکەی وی قەحطانی ئەفەرمێ لە نونیەکەیە ئەفەرمێ فوالله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني ئەفەرمێ والله ئەگەر ئەوەی کە لەژێر پشتیەکەمایە خەڵک پێی بزانێ نهێنیەکانم خەڵک پێی بزانێ لأبى السلام علي من يلقاني والله هیچ کەس بگاتە لام پشتەکاتەوە بۆی سەلام لێ نەکا قەت سەلام لێ ناکەن وی ئینسان سبحان الله خوای گەورە وهای کردو ئەم فەزلی خوایە وای کردو عیبەکانی نەفسی خۆت عیبەکانی دڵی خۆت بەس خۆت ئەیزانی کەس دەرکە پێ ناکەن ئەفەرمێ ئەگەر کەمێک لە خەڵک هەندێک جار بە عیبەکەت بزانن فەسحەبی چ جای ئەوەی هەموو عالم پێت بزانێ ئەفەرمێ ئەگەر کەسێک هات شکری خوای نەکرد لەسەر ئەوەی کە سەتری کردووە عیبەکانی شاردووەتەوە حتا وەکو خوا وای کردو جوانیەکانمان دەرکێ قەبیحەکانمان ئەشارێتەوە
دەی لەمە زیاتر بڕۆین هەموو عەبدێک خوای گەورە لە سوورەت و ئەخلاق و صفاتیە لە ئەهل و لە مناڵیە لە مەسکن و لە ماڵیە لە هاوڵ و ڕەفیقەکانیە لە جاه و ئەو پلەی کە پێی داوە لە خۆشەویستەکانیە لە هەموو کارەکانیە سوبحان الله پێی وایە باشترین یعنی کەسێک نییە سەیری ئاوێنە بکە و پێی وابێ خۆی تەواو نییە کەسێک نییە ناوی خۆی خۆش نەوێ پێی وایە ناوەکەی زۆر متەکامیلە کەسێک نییە سەیری ماڵ و مناڵی خۆیەکە ئەڵێ لە هی هەموو خەڵک باشترن خۆ ئەم تەقسیماتێک و ئەم ڕزایی لە دڵی ئینسانەکانە داناوە بۆی ئیسراحەتکەن لە ژیانە اینجا مەسکەنەکەی خۆی ماڵەکەی خۆی شارەکەی خۆی پێی وایە باشترینە من هەندێک جار ئەبینم لە تۆڕی کۆمەڵایەتیوانە سێرەکەم کەسێکی کە هەڵەبجەیە ئەچێ هەموو ئەوانەی کە لێ نووسراوە هەڵەبجە هەموویان ئەوەکە محاورەکە بنە ڕەفیقی بۆ چونکە دڵی پێ ئەکرێتەوە جارێک دۆستێکم باسی کرد ئەو لە کوێیت ئەو چوومە ناو خوتبەیەکەوە ئەو خەتیبێ خوتبەکەی زۆ خۆش بوو ئەو دوایی هاتمە دەرەوە وتم زۆر حەزەکەم ئەم خەتیبە بناسم ئەم خەتیبە کێیە ئەڵێ نەفەرێکم لەگەڵا بوو بەخوا ئەزانم بۆچی حەزەکەی بیناسی چکەوە شافعی مەذهبە تۆ شافعی مەذهب هەردووتان یەک مەذهبتان هەیە بۆیە کەفتان بە یەکتریە ئەڵێ دوایی هاتمەوە بیرم کردەوە فعلەن وهایە فطرەتێک لە ناخما هەیە ئەو پیاوە هەستم کرد لە مەذهبی منەوە لە فکری منەوە لە ڕەئی منەوە نزیکە هەستم کرد ینی خۆشم بێ بۆ مەذهبەکەت پێت وایە بێعیبترینە بۆ ئەو فکرێک کە وەرەگری پێت وایە بێعیبترینە بۆ جاری وایە گەنجێک فکرێک وەرەگرێ ئیتر پێی وایە بەس ئەوەی ئەو حەقە تەواو لە کاتێکیشە حەقەکان زۆرن سبولی خوا و گەیشتن بەخوا زۆرن تەنها لە نقطەیەکە و لە خاڵێک و لە گروپێکە کۆ نابێتەوە وەکو ئیمامی نەووی ئەفەرمێ تائیفەی مەنسوورە تائیفەیەکن لەناو هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نە یەک گروپی بچووک بن خەر هەچی گروپ هەیە بێنە لەناو ئومەتە چی هەر دیار نییە نا أفرمي بونمونا لنا أهل حديثة برك لنا أهل جهادة برك لنا أهل عقيدة برك لنا أهل فقه برك لنا طلاب علم برك أما أنا بيك وكانت طائفة منصورة وطائفة كخواي قول نصرتيان أداو رزقار بون بويا هيج كسجنات وأنا ادعي أو كابل بس أوي خوم حقه أكريبل أوي منيش حقه وكما سعيد النورسي بياني أكو أفرمي بس ناتواني بالله بس أوي من حقه إترهم يقوم رأي أجر وايوت أو إلا لم بشيء كخوي جورا ستري عيبكاني كروا وأبيني همو أوي كخوي لسدتي همو أوي كخوي هيتي لجمال وجواني كان حتى جاه منصب تصورك همو إنسان سبحان الله بجاه منصب يخوي زور رازي خوي جورا أجر وانا أبو إنسان دائما مغموم مهموم أبو غمي أخوات همو إنسانك بيواي لجانا إنجازي قوري كردو إيشي قوري كردو كاري بهيزي كردو أفرمي أقر خواهي قورا أم نعمتانا لم ورقرتو بيدا بغيري أو بي رازي نابي أصلا إنسان إيمان دار هند جار أم حالتا وكو أوايا كسيك إيمان دار بإيمانك اللي ورقتو بدري بكسي كتير كزور زور زحمة بلايو نتواني قبولي أو بكا همو نعمة كان يبغى شوازا دي حياتي هي الحمد لله جمادني إنسانة بهيمو أجلني سيركا نيرة راضية بنيراتي خوي مية راضية بمياتي خوي نخوجني صحيحة سليمة بعيبة همو أم خاصة أنا سبحان الله إنسان بي راضي وبي ويا باشترين بشك بر أم كوتو كهمو سباسي خوي أبي إنسان سباسي لسرك هیچ إنسان راضي نییە ژیانی ئەم بگۆڕنەوە بە ژیانی کەسێکی تر هیچ ئینسانێک زۆر کات گرفت لە ماڵەکانە دروست ئەبێت هەستەکەی کەسێک سەیری ماڵی کەسێکی تر ئەکا ئیتر پێی وایە ئەو جوانترینە ئەم حاڵەتە نەخۆشیە لە ئینسانە چونکە ئینسانی سەلیم هەموو بوارەکان سەیرەکە بەوەی خۆی تەنها ڕازی ئەبێ ئەگەر چاوی بڕێ غێری ئەوەی خۆی ئللا جۆرێک لە نەخۆشی هەیە چکە خوای گەورە ئەوە ئینسانی خەلق کردووە بە شتەکانی خۆی ڕازی بێ و خۆشی بوێن و زۆ قەناعەتی پێیان هەبێ ئەبینی جاری وە هەیە ئافرەتێک پێی وایە ئافرەتێکی تر خۆشبەختە ئەوە نەخۆشە ئەوە جوان سەیری نەکردووە ئەگەر نا ئەگەر گرفتەکانی تەواوی ئەو ئافرەتە بزانێ بە هیچ شێوازێ تەمەنای ئەوە ناکات لە جێگەی ئەو ئافرەتە بێ و حاڵیش دەری ئەخا
یان پیاوێک پێی وایە نە ژیان لەگەڵ فڵانە ئافرەتە لەوە ئاسوودەتر بێت، ئەوە زۆر هەڵێ تووشی نەخۆشی هاتووە، چونکە ئەمەی خۆی بە هەموو بوارەکانەوە لەگەڵ ئەوەی ترا بە هەموو بوارەکانەوە سیر کرێ، ئەوەی خۆی لە نیعمەتێکی زۆر گەورە و زۆر زۆر باشترە. ئینسان هەمیشە پێویستی بەوەیە لە ڕۆ مادیەکانەوە سەیری کەمتر لە خۆیکە، لە ڕۆ مادیەکان سەیری کەمتر لە خۆیکە، ئەمە یاسایەکی زۆر گەورەیە. لە ڕۆ معنەویەکان سەیری سەروی خۆیکە. ئێستا ئێمە سەیری نوێژمانەکەین و سەیری نوێژی ئیمامی ئەوبەکرەکەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، هەر شەرمەکەین بە خۆمان بڵێن نوێژمان کرد. سەیری نوێژەکەی خۆمانەکەین و سەیری ئەم نوێژەکەین کە غەزالی باسی ئەکا، هەر تەریقە بینەوە کە باسی نوێژی خۆمان بکەین، بڵێن ئێمەش نوێژمان کرد. زۆر حاڵەت هەیە لە ئینسانە لە باشە معنەویەکە ئەتەوێ ببەخشی، چەندێک ئەبەخشی شەرمەندەی ئەدگرێت کە باسی سەخاوەتی گەورەکان ئەەکەی، شەرم ئەدگرێت، تۆ بە هیچ شێوازێ بەوانە ناگەیتەوە. بۆیە دائیمە لە بەشە باشەکەی ئینسانە، لە بەشە معنەویەکەی ئینسانە بە سەیری سەروی خۆیکە، پەلاماری سەروتر بدە، لعل خۆی گەورە دەرگاکانی خێر بەسەری هەواڵە ئەکات و ئەکاتەوە. لە مەسائلی دنیاویشە دائیمە سەیری خواردترکە. ئەگەر تۆ ماڵێکت هەبوو بزانە کەسێک هەیە کەلاوەیەکی هەیە، ئەگەر تۆ کەلاوەیەکت هەبوو بزانە کەسێک هەیە خێمەیەکی هەیە، ئەگەر خەیمەیەکت هەبوو بزانە کەسێک هەیە لەسەر جادە ئەخێ و خەیمەی نییە. دۆستێکم چوو بۆ هیندستان، ئەوی کۆمەڵە مناڵ و ژن و پیاوێکم بینی لەسەر جادە، ئەوی چەند ڕۆژێک ئەچووم ئەو پارکە لە قەراخی پارکەکە کارتۆنیان ڕاخست، کارتۆنیان بە خۆیان ئاخەوتن. ئەڵە من شەراویستم بیان دوێنم، ئەوی کەمەکەمە کەوتینە قسە و باسی ژیانی دنیا و ئەوی پێم وتن باشە ئێوە ناکرێ مەسەن ماڵێ شتێ بۆ خۆتان تەرتیب بکەن. ئەڵێ هەر سەیر و بەلایەنەوە باسی ماڵتە کرد، بابێ ئێمە باو باپیرمان لەسەر جادە لەدایک بووە، تازە تۆ ئێمە بەتەمای چیم بچینێ کوێ، جێگەمان نابێتەوە، شوێنمان نییە. اینجا و هەزاران کەسم ئەبینی ئەوی سوبحان الله لەسەر جادە لەدایک ئەبوون، لەسەر جادە ئەمردن، لەسەر جادە نەخۆشەکەوتن، لەسەر جادە ئەیان خوارد، لەسەر جادە ئەخەوتن. ئەو کەنارێکیان ئەدۆزیە و چەند کارتۆنێک و ئەو کاریان باران و بۆیان ناینۆلێک و تەواو هەموو ژیانیان بەو شێوازە ئەگوزەرن. ئەو اینجا هەستم ئەکرد کە خوای گەورە لێرە ماڵە شڕەیەکی بە من داوە پێڕازی نیم، ئەبێ من چەند لە نیعمەتێکی گەوراوم بەرامبەر بەم مرۆڤانەی کە ئێستا لەسەر جادن. بۆیە ئینسان دائیمە سەیری خوار و خۆی کە دڵی زۆر ئاسوودە ئەبێ، دەرونی زۆر ئارام ئەبێ. ئەو تا لە صحیحین هاتووە لە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم أفرمي إذا نظر أحدكم إلى من فضل عليه من المال والخلق، ئەگەر هەر کەسێک لە ئێوە سەیری کرد کەسێک لە ڕووی ماڵەوە، لە ڕووی جەماڵ و کەماڵ و جوانی و لە هەر ڕوویەکەوە خوا زۆرتری پێداوە لە ئێوە کە ئەمەتان بینی، فلينظر إلى من هو أسفل منه، دەی سێرکەن کەسێک کە لەو نزمترە ممن فضل عليه، ئەم نیعمەتانێکی بەسەر هێشتا بەسەر ئەوە نییە. بۆی ئینسان ئەگەر ئەم مقارنەیە بەردەوام نکات کە ئەو حاڵەتانەی بینی لەگەڵ ئەم حاڵەتە هەژارانە نەژی، ناتوانێت دڵی ئارام کاتەوە، ناتوانێت قەناعەت بێنێ. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من فوقكم، ئەفەرمێ سەیری ئەوە بکەن کە نیعمەتەکانی لە خوار خۆتانەوەیە، سەیری ئەو کەسە مەکەن لە سەروی ئێوەیە، فإنه أجدر أن تزدروا نعمة الله عليكم. ئەگەر ئێوە هاتن سەیری خوارەوەتان کرد، ئەوە باشترە بۆ ئێوە کەواتان لێ ئەکات نیعمەتەکانی خوا بەلاتانەوە سووک نەبێ، بە گەورە سەیری نیعمەتەکانی خوا بکەن جەل جەلالوه. اینجا ئینسان ئەگەر هات و سەیری حاڵی نەفسی خۆی کرد، تەفتیشی ئەوانە کرد کە خوا بە تایبەت بەمی داوە، ئەبینێ نیعمەتی خوا زۆر و زەوەنە بەسەریەوە، نعمتي إيمان، نعمتي قرآن، نعمتي زانست وعلم، نعمتي سنتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم، نعمتي دز بطالي، نعمتي لشساقي، نعمتي أمن وأمان، غير أمان هرهمو أم نعمتان أبيني بسر خويو. بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرم من قرأ القرآن فهو غني. الله أكبر. هركز زاني فير بالقرآن بخوانته دولمند دولمند، ما دام كلامي خو أخوانته، ما دام وشي خوا أخوانته، ما دام أتواني لموقفك بك خوا لقل يا بدوي. للروايتك أفرمي القرآن غنى لا فقر بعده، قرآن دولة من ديك بلدواء وقد فقيرناك بي
ولا غنى دونه وبهش وازك دولة من ديك نيجي قرآن وبقرته بو إنسان شنو إلى خدمة قرآن به يشتهي شيء نكدو بتفسيري بخوان نوي بلبر كردني بتطبيق كردني بكردني بشفاء بكردني بحكم قرآن غنى لا فقر بعده هركز دسي في وبقرة الدولة من ديكي هيا كبهش وازك فقيري بدوا ونايا لفرماش كتير فرمي من أصبح آمنا في صربه سبحان الله سري أم فرماش تكن زان أما شن نعمتي قبل ما نسر أي كسر شاوي كردو برباني كردو أمين بو لخوي بيسي بحارس حماية أبو بيسي بتشكو اتفاقنا أبو آمنا في صربي لما عليك أخويا أمين أيتواني دانش وتصور ما كان هر مسؤول يشتي بيني بالرحمة مما يلغى بإسراحتك استراحتناك تو إسراحتك مأمنا في صربه آمنا في صربه لو بري أمين أماني كاتكوا بربيان أكيتوا معافا في بدنه بيني بربياني كردوا لأمن أمانايا لا ششي الحمد لله ساغ سلامته عنده قوت يومه خوارني أو رجشي هيا فكأنما حيزت له الدنيا بحذافيرها كأنما همو دنيا بمكسد راوة بهمو اشتكاني دنيا وبيع عطاك راوة نينوكي دنيا يا برشكاني دنيا هرهمو بيع عطاك راوة فالككاني دنيا همو بيع عطاك راوة ما دام هاتو لأمانتها بو وهروها لا شيء ساغ جواني هبو وقوت يكروج شي هبو نان يكروج بس يتي خو أزان أبو روج دوهم شي الرؤدا أم فرمايشتك لخزمتي أوستي تي أكي إنسان بوشي أسودي وبوشي أسودانية والله جاري وإنسان زورنا أسود أبي رأك بملا بولا فريانا كي خوي مانوكا هيجي ديارنية زورنا أسودي شو كلمتي نجي وهركسي بربيان كاتوا أمين بي لمالو حالي خوي لصحته لشتاغيا بي نانو خوراكي أو رجيه بي اتروكوا الدنيا وهم دنيا بي عطاك راب عندك فرمويانا أجر هاتو قوتي الرجك دبو هات خواردن ودبو هات صحته لشتاغيته إنجا أمن أمان بسرته وهبو لقل أمكاتيا هستكرت حزن ونارحتيك هي دي أخوة قد حزن ونارحتي لو نبتشر ما دام أمس يشتو هي وهشتا حزن ونارحتي ضلي داير كبدي مش شاعرك مسيدي واتا إنسان أمس يشتيها بو إتر بيوزنك غم بخوا غم بتشي أخوي غم لبيناوي تشي أخوي ور أخوي قورا أماني بي عطا كردوي صحته لشتاغي بي عطا كردوي سير كخوي قورا قوتي روجك بي عطا كردي أي باشا إما همو أم نعمتانا إس أهم باس ما كرد إس إما هر هم أم نعمتانا ما بسروي بو توشي غفلة أبين أي هاوار بو سباسي خوانا كان همو ساد علاجي أم غفلة بشي بكين شون إنسان بتواني ضلي والي بكا شاكير بي أفرمي الله كان هيانا مبصرة أبي سيري أو بكا لتشيا إشارتي بو أكري لتشي نعمتي لنعمتي كان إخوايا هندي ضليشمان هندلي تملن بليدن إن جاء نعمتك كان بنعمة نازاني حتى أكو بالله يرويتي أكا نعمة عقل كان همو بربانك أكن وهمو أوشتانك ابن أصناف كان بنعمتي أكن بس بليد تمل كان حتى أكو بالله رويانتينك أخوان نعمتك كان لنا سنة ونازان نعمة بو همو حالتك بمشي وازي إنسان سيري خواري خويك إن جاء أواني بيش خوي هندي لو كارا قوراني كردو أنا مش خريكي أو كارا قورانا به هندي لواني بيشو هاتون چونة نخوشخانة بس بوي بلا ببينن إنجا سيري الصحتي خوان كردو سباسي خوان كردو هندي كان هاتون چونة سجنكان سيري أوانيان كردو كخلقيان كشتوا هندي دسوقاتيان براوا هندي عذاب دراون إنجا سباسي خوان كردو كأمتوشيام عقوبتان نهاتوا هندي كتريان چونة ناو مقابر قرصان كانوا سيري أوان كردو أمر دوانا چي أنزور بي خوشة تنهاشتك بس بقرنا الدنيا أو قورتني أمني أهلنا وقبره أفرمي سبحان الله بوشي أما بوي هند لو عصيانيك كردوانا لسر خواني كم كانوا وطاعتك كانوا زيادي كان چونك روج قيامات هموش تكان درأك دي كاتك سيري أم مقابري كردوا زانويتيك أو خوشويستين اشتل للايان
هاتو هەموو عمری لە تاعەتی خۆیان سەرف کردووە شکری خۆی کردووە لەسەر هەر مۆڵەتێک کە خوا پێی عەتا کردووە ئینجا عمریشی هەر هەموو سەرف کردووە لە پێناوی خۆیە جەل جەلالوه و کۆکردنەوەی توێشوو بۆ ئاخیرەتە ئەبێ قەلبەکان و دڵەکان دڵە دوورەکان لە شکری خوا ئەبێ نیعمەتەکانی خوا بەباشی بزانن و ئەبێ بەباشی ئەمەیان لەلا معلوم بێ هەر نیعمەتێ شکر نەکرد ئەڕوات و نامێنێ بۆیە فوضیل کوڕ عیاض ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەیفەرموو عليكم بمداومة الشكر على النعم لسرتانك دوام شكري خواب كان لسر نعمة كان فقل نعمة زالت عن قوم فعادت إليهم كم نعمة يا أخوة قومك لسند بيتوا اتجاري كتير بي عطانا كنتو بي ندونتو لمنطقة هورامان كوتا قسم لقندي هانا قرم الله شوينا كيف يوتين هالي ورا بزماني هورام يعني خالي الرخاو أجرنا وكل زماني شيخ عمر ضياء الدين أو شوينا أويكي وهاي هو سي أشي زور قورة لسري كاريان كردو إيشي هموشاني بردو بريو على الدنجي كي زور قورة نركي كي زور قورة هات هم خلق الرابرين رايان كرد شون سيريان كرد خالي بوتو شويني أوكا والرخاوة تن برده كوتو تناوي أوكا نماو أرزي الشيخي بيارا كان الشيخي ضياء الدين شيخ عمر أتى سر أو شوية طبعا تا أو شوية تا استجأ سواري أو شوية نما وهستكي أم شوية آويكي زوري هبوا استجأ بيني كالرخاوكم على بردي كوتوتنا ونما ومن خوم بيني يوما أفرمي الشيخ تشريفي أنا تسري زور أجري أفرمي أم آوا رزقي إيرو نعمتي إيرو بهوي جناها وخوا ليس إنه بردي بوشوية كثير خوا عليمة أو عند جناها كجورب ورخاو خالي وتوا جاري كثير خوا جورب نعمة من ناداته وهتا استجنها توتو نعمة كان كروشتن لدست أو كتقدري هميان أزاني آزاؤك سي بيش أوي نعمتك بروها شكري رب العالمين خويا جان داوال لي أكين بناوي جوان بصفتي برزة باسم عظمت خويا لقناها كان من مبورة خويا لقناه هدايك وباك من مبورة خويا سباسيكي بباياني تو أكين خويا لمن قبولك يا ربي خويا سباسيك أكين بأن دأزي رزابوني تو يا أكرم الأكرمين يا ربي خويا عاقبة من برخيرك إيمان من دام زين خوا ناسي من قائمك بيوندي من لقل خوتا بهيزك سربرزي بردم ديواني خوت منك يا ربي خويا جان هر كارك من هيبو من شار سرك هر قرفتك من هيبو من حلك خويا جان تو خداي بنوايان يا إلهي كسجني هانا ابو برين تو نبي ده يا ربي خويا اگر گناه بارين لمن ببوره عيب دارين عيب كان من بشار روا پروردگار قرزارين قرزي سرشان ما سوك نخوشين شفا من بو بنيره هر گرفتك من هبو ما شار سرك توشي بلا مصيبتك هاتون خويا داوا ليكن بقوري خود ارامي بسر منا ببارينا يا ربي خويا وان دحل من بدري توشي حرام نبين خويا محتاجي حرام من مكة محتاجي لسر مرقا پروردگار محتاجي دسينا مرد من مكة يا أكرم الأكرمين لعواقبي عمر مانا محتاجي دسينا مرد من مكة لجيان مانا محتاجي دسي ظالمان من مكة زليلي بردم ظالمان من مكة يا أكرم الأكرمين خوايا أم دعانا من لقبولك خوايا أم دعانا من لقبولك بالي رحمة بسر مانا بكيش يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين.